سڵاو براوەکانی هەفتەی یەکەمی خەڵاتەکانی جیهان مۆتۆرس هەڵدەبژێرین لە لقی کەرکووک. ئێستاش براوەی یەکەم هەڵدەبژێرین کە بریتێ لە پلەیستێشن 5 بزانین ئەو کەسە چێیە؟ ئەو کەس ئەویش بریتێ لە کانیوار ئیسماعیل محەممەد. زۆر پیرۆزەکە کانیوار بووی بە خاوەنی خەڵاتی پلەیستێشن 5. خەڵاتی دووەم بریتێ لە جانتای پشتی تۆیەتا. با بزانین براوەی ئەم خەڵاتە چێیە؟ ئەو کەسەش بریتێ لە سەباح کاک سەباح. کاک سەباح زۆر پیرۆزە بوو بە خاوەنی خەڵاتی جانتای توێتە. خەڵاتی سێم کە بریتێ لە شەیکەرێکی لە بڕاندی توێتە GR86 بزانین چی خاوەنداریەتی دەکام جاریان. با بزانین بۆ چێ دەردەچی. ئەویش حوسێن باقی کاک حوسێن باقی زۆر پیرۆزە بووی بە خەڵاتی شەیکەرێکی GR86 لە بڕاندی توێتە. پێتا ڕادەگەینیم کە خەڵاتەکانمان بەردەوامیان هەیە تا کۆتایی مانجی 12 سەردانمان بکەن لە لقەکانی جیهان مۆتۆرس لقی ڕێکەرکووک بۆ ئەوەی بووی بە خاوەنی خەڵاتی پلەیستێشن 5 جانتای توێتە لەگەڵ شەیکەرێکی GR86. لەبیر مەکەن بەبێ ئەوەی پێویست بکە هیچ ئۆتۆمبیلێک بکڕیت. سلااوتان لێبێت. ئێستاش دەست دەکەین بە ڕاکێشانی براوەکانی خەڵاتی هەفتەی یەکەمی مانگی 12 لە جیهان مۆتۆرس لە فەرعی ترافیکی مەخموور. ئێستاش بابزانین چێ دەبێتە براوەی خەڵاتی یەکەم کە پلەیستێشن 5ێکە. کاگڕەهێڵ ڕەهێڵ ئەنوەر کەریم کاگڕەهێڵ ئەنوەر کەریم بۆ براوەی خەڵاتی یەکەم کە پلەیستێشن 5ێکە. پیرۆزە کاگڕەهێڵ. دووبارە پیرۆزە لە کاگڕەهێڵ. ئێستا با بزانین چێ دەبێتە براوەی خەڵاتی دووەم کە بریتێ لە زانتایەکی براندی توێتە. سومەیەخان سەلاحەددین. سومەیەخان پیرۆزە بوویە خاوەنی جانتایەکی براندی توێتە. خەڵاتی سێیەم و کۆتایی کە بریتێ لە گڵاسە جوانەکەی براندی توێتە GR86 زانین چێ ئەو بەختە باشەی دەبی. کەیوان کەمال کاکەیوان پیرۆزە. سڵاو هاوڕێیان، هاتین وەراتان لە کۆمپانیای جیهان بریکاری ڕێپێدراوی توێتە لە شاری سلێمانی کەسی یەکەم کە ئەبێ بە براوەی خەڵات بەڕێز ئاواز مەجید ئەحمەد بوو بە براوەی خەڵاتی شەیکەرێکی GRی ڕەسەن. دووەم کەس هونەر ئەبوو بەکر بەڕێز هونەر ئەبوو بەکر بوو بە براوەی خەڵاتی جانتایەکی ڕەسەنی توێتە. وەک دەبینین بەڕێز ڕەوەس حوسێن عەبدوڵڵا بەڕێز کاگڕەوەس بوو بە براوەی خەڵاتی پلەیستێشنی 5. سڵاف ئەف داوەیە باش کۆمپانیا جیهان مۆتۆرس لقی دهوت دیال هەوادۆینە. سەرکەفتیەوە بۆ دیاریۆیەکێ کۆک ماڕوان حەجی خدر ئەم پیرۆزبایی لێتکەین جەلال تاهر عەلی ئەم پیرۆزبایی لێتکەین کوبە خودانێ دیاریە دوێ نوکەژی دەڕابێ بکێشانە سەرکەفتیە سێ و دەبیتە خودان کوپێک لۆگۆیە جیارێ. نەجات شەعبان عەبدوڵڵا ئەم پیرۆزبایی لێتکەین
جبیر نکن ابتنابره هفتیک چو 24 هفتین ماه 12 تنیاد سرته و تو سردان کمپانیا جان موتورز بکید الدهو که بود کویته نظار که جادا سرکیه هولیر بدوینا که تو چطورون بلا بکری